حساب بۆ ئەوە ناکرێتن کاتێک کە ڕێگا دەدرێتن ئەو باڵەخانە دروست دەکرێتن پارکینگێک دروست بکرێتن بەقەدر ئەوەی کە لە ناوی دانیشتووە. ئەو شوێنە ڕادگرتیە ئەوە شوێنی ڕۆیشتنی پیادەیە نەک ڕاوەستانی ئۆتۆمبیل. سیارێک لە پێشە من تێپەڕە من نەمدید کە لە پێشم بەشەر هیانە لە غافڵەتم گەشتمە سەر خۆی بە تورمێلدادا کە خۆ بە تورمێلدا مەزون مشکانەوە خۆم بەسەر ڕستی بکەن. ئەو شوفێرەکە سەردانی بازار دەکات یا ئەو شوێندەکە کە پێویستی پێەیە بە شێوەیەک پارچین بکاتن کە نەبێتە زەر و زیان بۆ ئەوەی دواو خۆی بۆ ئەوی پێشە خۆشی. ئەو شوێنە لێ ڕاگر بە قەناعەتی خۆت شوێنەکەت گونجاوە یا خۆ نەگونجاوە؟ نەگونجاوە بەس گەرازەکە گوتی لێ ڕاگرە. مەرجێکی سەرەکی بۆ هەر بیناکە ئیستیسمار ئیجازەی دەدا دەبێت شوێنی پارکینگی دیار بێ بە تایبەتی پرۆژە سەکەنیەکان ئەوانەی کە نوێنە. ئەگەر ڕێستۆرانتێکە کە ئۆتۆمبیل ڕادەگری لە بەردەم ڕێستۆرانتەکەی خۆی ئەوە پێویستە شارەوانی سزای ئەو ڕێستۆرانتە بدات. ئامرازەکانی گواستنەوە و سوار و پیادەڕە و لە سیستمی هاتوچۆ کارکتەری سەرەکین هەڵگیرساندنیە و جەنگەی سەرشەقام کە ڕۆژانە چەندین کەس دەبنە قوربانیە و جەنگەی سەرشەقام ئەو کارکتەرانە دەیخڵقێنن. ئاسەواری ئەو جەنگەش ماڵوێرانبوون و تێکچوونی شیرازەی خێزانەکان و کوشتن و مردن و کەم ئەندام بوون و زیانی گەوری ئەو ڕووداوانە کە ڕوو دەدەن جگە لە زیانە مادیەکەی کا ساڵانە لە هەرێمی کوردستان بە ملیۆنان دۆلار دەخەڵێنرێت. ترافیک ئەم جارە باز لە یەکێک لە هۆکارەکانی ئەو ڕووداوانە دەکات کە دەبنە هۆی ڕووداوی هاتوچۆی دڵتەزێن کە لە ئاکامی هەڵەیەک و کەم تەرخەمیەک گۆڕستان و زیندانەکان دەبنە چارەنووسی مرۆڤەکان. ئەو هۆکارەش بریتیە لە شێوازی وەستاندنی ئۆتۆمبیل لە شەقام و ڕێگاکان کە ئێستاش ئەو هۆکارە بۆتە دیاردەیەک و گرفتێکی گەورە کە هاتوچۆ پێوە گیرۆدەیە لە کاتێکدا ژمارەی زۆری ئۆتۆمبیل نیوەی ژمارەی دانیشتوان زیاترە کە سەر و 1,700,000 ئۆتۆمبیل دەبێت. بۆیە ترافیک دەیەوێت باسی شێواز و وەستاندنی پارکینگی ئۆتۆمبیلەکان کات کە زۆر جار ڕووداوی گەورە و جەرگ بەر دروست دەکات کە دەبێتە هۆی ماڵوێرانی. بۆ هۆیش هاوڵاتیان هەراسانەوە شەقامەکانیش خنکاون هاوکە زۆر جار ڕووداوی شێلانی پیادەڕە و ڕووداوی دڵتەزێنی بە دوای خۆیدا دەهێنێت. ترافیک لە سەرەتای هەڵقەی ئەم جارە بە چیرۆکی شۆفێرێکی زیندانی کراو دەست پێ دەکات کە هەڵی وەستاندنی ئۆتۆمبیلەکان بووە هۆی ماڵوێرانی و تێکچوونی شیرازەی دوو خێزان ئێرە گرتوخانەی کاتی هەولێرە. ئێدی زیندانێک دەدوێنین لەباری ئەو ڕووداوەی تووشی هاتووە. سعات دە لە دەوری هەشدا بوو ڕوا بکە شارە زۆر زعام و قەڵەباڵ بکە سیارە بە سورعەت دەڕۆی جێی ئەوەی نەبوو کە ئینسان تێدا بپەڕێتەوە لە جادەی ئیزدیعام بەڵێ ئەو کێبلکانە قەندرمەی لەولا دوور هەبوو کابراکە نەچوو لەوێنە بپەرتەوە ها لەکوێ پەڕیاولەی ڕاخۆی هاشە ناو سیارەم پەرتەوە بەغار بدوو نەفەر دەستی یەک دیگە ژن و مێردەک پێشە من تێپەڕە من نەمدید کە لە پێشم بەشەر هیانە لە غافڵەتم گەشتمە سەر خۆی بە تورمێلدادا کە خۆ بە تورمێلدا مەزون مشکانەوە خۆم بەسەر ڕستی بکەتم تورمێلش کە لە پشتەوە لە منیدا ئەمن لەکە لەوانمدا هەڵم گرتیە بردیتمە خەستەخانەی بەخۆم. ئەو ڕووداوە لە ئەنجامی هەڵەیەکی شێوازی وەستان و گرتنی هێڵی پەڕینەوە لەلایەن چەند ئۆتۆمبیلێک کارە ساتێکی گەوری لێ دەکەوێتەوە. لێرەوە بۆمان دەردەکەوێت هەموو ڕووداوەکانی هاتوچۆ لە ئەنجامی هەڵەکردن لە چەند چرکەیەک و کەم تەرخەمیەک ژیانی کەسانێک لەناو دەچێت. خەتایەکە زۆر بە خەڵکیش هەیە لە ئەو سیارانەی کە ڕادەگرنیز دیعام بە جادەی دەکەن جێی عبوری پەڕینەوەی زۆر سیارە هەدێرەوەن دەڕادەوزی کابرەکە عاسێ دەبنان بەچێدا تا تێپەڕی مەجبورە بەلایەشکە تێدەپەڕێتن ئەو ساخی کە دێ ئەوی نابینی
لە پشتی عبوری دەپەڕیتن مەزورە خۆ بێک داددەن نەخۆختا لە ساکانی شەیە ئیزدعام پەیدا دەبی و جێ عبوری ڕادەگرن سارەش هەمر تەنژێک ڕادەگرن زادە ئیزدعام دەبیتن جێ پەڕینەوەش نابێت جێ ڕەتبوونیش نابیتن جێکی تەسک دەبێت کە کابرا تێپەڕی بە سارەی ئەوی دیکەس نەفەرەکە نازە مەزبورە تێدەپەر نابینی سارەکە نابین ئەدەی قوتار بیتن مەزبورە خۆ پێک داددەن بۆ کەمکردنەوەی ئەو جەنجاڵی و ڕێخستنی شەقام و ڕوبەڕووبوونەوەی ئەو هۆکارە کە شەقام بەدەستی دەناڵێت پۆلیسی هاتوچەوە بەردەوام لە ڕێگەی مەفرەزەکانەوە چاودێری و بەدەداچوون بۆ حاڵەت و دیاردە و گرفتانە دەکات. ئەو شوفێرانەی کە بە شەقەمدا هاچۆ دەکەن گوزەش دەکەن دەمانەوێت زیاتر بینێر تەمەشا بکەن بزانن ئەو سەرپێچیانە لە چێن دەرێنا و چارەسەرکردنیان چۆنا و ئەو شوفێرانەی کە دێن لە شوێنانە ئۆتۆمبیل ڕدەگرن کە شوێنەکانی قەداغ کراوە بە تایبەتی سەر شۆستا یاخۆت سەر هەڵی پەڕینەوە پیادا ئەمانە یەک دەبنە هۆ دروستبوونی هەم ڕووداوی هاتچۆ هەم لە ڕووی زەرو زیانی مادی و هەم زەرو زیانیشی مادی و هەم گیانیشیان ئەوە دوو ئۆتۆمبیلە یەکەشیان تەکسیە ئەو کەتکەشیان ئۆتۆمبیلی فۆتا فەرموویران بەچای خۆتان بینین نیشتمان 25 نیشتمان 3 بۆ سنە ژمارەنە لای خۆتان تۆمارکە خاوەن ئۆتۆمبیلی تەکسی بجۆ لە کاکە شوێنەکەت قەداغ کراوە خاوەن ئۆتۆمبیلی فۆر سەرپێچی کرد ئۆتۆمبیلی نیسا ئاتیمای غەرامە کرێت باش براجان ماندوو نەبی خزمەت بکەین بۆ سەلامەت بیاخوا براجان ئەو شوێنە ڕادگرتیە ئەوە شوێنی ڕۆشتنی پیادەیە نەک ڕاوەستانی ئۆتۆمبیل ئەمە سزا دێن بە بریسیە زادە لە دوایکردنەوەی شوێنی پێچەکانەوە ئاساییکردنەوەی بەشێکی شەقامەکان بەرەو ناو سەنتەری شار هەنگاودنی هیدی هەموو سەرپێچیانە تۆمار دەکرێن و لێکۆڵینەوە دەکرێت کە بەهۆی زۆری ئۆتۆمبیل سەرپێچی دەکەن و لە شوێنی قەدەغە کرا و دەوەستن و جۆڵەی شەقام دەخنچێنن. طبعا هەر ئۆتۆمبیلێک کە لە ڕێگا دەڕاتن بێگومان دەبێت لە ساتێک بوەستێتن ئەو شوێنی کەرەی دەوەستێتن دەبێت شوێنێکی یاسایی بێ بۆ ئەوی کێشەیە بچۆ لە بۆ دروست نەکات بەڵام بەداخەوە لە شارەکانی ئێمە لە هەموو شارەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی لە شاری هەولێر حساباتی ئەوە ناکرێتن کاتێک کە باڵەخانەیەک دروست دەکرێت یاخود شوێنێکی گشتی دروست دەکرێتن حسابی پاکینگی لە بۆ بکرێتنیان حسابی ئەو کەسانەوە بکرێت کە دەچن لە بۆ ئەو شوێنەوە هەموو شوی دەکەن زۆر جار ڕووداوی هاتووە کەوتۆتە بۆی پارچینگی ناسایی چونکە لەبەرچی چونکە کاتێک کە ئۆتۆمبیلێک لە بۆ نمونە لە لایەنی دووەمی شەقام ڕدەگرێتن ئەو ئۆتۆمبیلێک کە لە دواوە دێتن حسابی ئەوە دەکاتن ئەو ئۆتۆمبیلی پێشی لە جوڵەدا بۆی هەر بە خێرایی خۆی دەڕاتن ئەوە دەبێتەوەی ئەوەی کە پێکدادان لە نێوانیان دروست بێتن جاو حاڵەتە زۆر لە شەقامەکانی کە 6 مەتری بە 30 مەتری دەبەستنەوە دروست دەبێتن و لە شەقامی 30 مەتریش حاڵەتە زۆر هەیە فەرمو ئەوە هاوڵاتیە شوێنی ڕۆشتنی پیادێ بەڵام هاتین لەسەر شۆسە ڕانگرتیە لێدا گرفت دروست دەبێتن ینی پێویست دەکاتن هاوڵاتی بەو شوێندا بڕوات بەر لە هەموو شتێک دەبێت شارەوانیەکان شوێنێک کە ڕێگای پێدەدەن کە باڵەخانەیەک دروست بکات لە بۆ نمونە ئێستا باڵەخانەیەکمان هەیە لەسەر شەقامی 6 مەتری لە کاتی ئێستاداوا لە ژێر دروستکردندا 27 تابقە تۆ دەبێت حساب بکە ئەو 27 تابقە خەڵکێک لە ناوی نیشتە جێ دەبێتن ئەوانە کە نیشتە جێ دەبن خۆمیان بە پێنین ئۆتۆمبیلیان هەیە دەبێت حسابی ئەوە بکرێتن ئەو پارکی کە دروستی دەکاتن بای ئەوە بێتن ئەو هەموو دانیشتوانە ناوی جگە لەوانێک کە دێنە ناویشی دەبێت حسابی ئۆتۆمبیلەکانیوان بکرێتن جا کاتێک کە حسابە نەکرێتن بێگومان کێشە دروست دەبێت ئەوە بە بەردەوامی لە هەموو شوێنەکان هەیە حساب بۆ ئەوە ناکرێتن کاتێک کە ڕێگا دەدرێتن ئەو باڵەخانانە دروست دەکرێتن پارکینگێک دروست بکرێتن بەقەدر ئەوەی کە لە ناوی دانیشتوان لەلایەنی هاتوچۆش بە هەمان شێوە بەڕاستی کاتێک کە شەقامەکان دروست دەکرێن حسابی ئەوە ناکرێتن لەو شوێنانێک کە باڵەخانەی بەرزە یاخود ئەو شوێنانەیە کە خەڵک هەموو شوێ دەکاتن تۆزێک شەقامەکان بربەرینتر بکرێن بۆ ئەوەی کێشە بۆ هەوڵەیان دروست نەبێتن کاتێک کە دێن لە شوێن ڕادۆستن و ئۆتۆمبیلەکانیان پارەکەن. ڕێژێکی زۆر لەسەر پێچی دەبێنرێت بە وەستاندنی هەڵی ئۆتۆمبیل و وەستان لە شوێنی قەدەغە کرا و گرتنی شەقام و دروستکردنی قەرەباڵخی لەلایەن کەسانێک کە هەست بە پرسیارەتی ناکەن و دەبنە ڕێگر لە بەردەم هاتوچۆی هاوڵاتیان و هۆکار بۆ ڕووداوی دڵتەزێت. ئێرە مافی گشتی عەزیزی من ناکرێتن هەر کەسە بێ بەکەیفی خۆی فسفۆردان دەبێ ئاو دابنێتن مافی خەڵک پێشێل بکە
بەڕێزم تەنها ئەو شوێنانێکەوە مینی پارچ پێ دەرێن ئەو شوێنانەکە مینی پارکە بە سۆڵبەر درایتەوە شوێن دروست کرایە وەکو ئێرەکە قیر دروست کرایە ئەو کات دەتوانانی ئۆتۆمبیل ڕابگری بە شێوەی لاری نەک هەموو شوێنێک بچی بکەی خۆت ڕابگری ئێستا تو ئۆتۆمبیل ڕابگیرێتن ئەگەر گەر کابرا هات بەجی لێدا چێوە بچی ڕۆژانە دەبینن حادسەی لێرانە خاصە لە دووسایدەکان کە دووسایت ڕدەگری لەو لای سیارە تەنگا و دەبی خۆ دەداتە لای ڕاست کە سیارێتە نیشتی دەداتە ڕۆژانە چەندی زارمان دیتە حادسە لێرانە لە سایدی دووەمەکان مشکلەی زۆرە عقوە ئێستا گەراجی بەسکا کە لێرە گەراز نیە ناچاری دەبینە فەرعەکانی پشتۆسەرێک بخۆم دوو فەرع پشتۆم ڕاگرتیا بەخوای سیارەی ناوێرم لێرە ڕاگرم بەداخەوە قۆڕەکردنی شەقام هەیە لە زۆر شوێنەیە بە تایبەتی لە شوێنانەی کە ناوێکی گەشتیاریان پێوە وەکو شەقامی ئێسکان لە زۆر شوێن گەیشتۆتە ئەوەی کە شەقامەکان بەشێکی بەکرێدراوە لە بۆ عەرەبانە یان لە بۆ خەڵکی دەستجێڕ کە کاڵای خۆیان لێدا بنێن بە حسابی ئەوەی کە ئەو خاوەن دوکانە شەقامەکەش بۆتە مولچی ئەو یاخود هەندێکیان هەیە چۆن بەیانەکەی دێتن ئۆتۆمبیلەکەی لەبەر دوکانەکەی خۆڕا دەگرێت تاکو درەنگانی شەو بە حسابی دوکانەکەی ئەوە شەقامەکەشی ئەوە. بەرەبەرە چوو نۆرمالە یعنی خەڵکە کە پاژەوەی کارەکەی تەوا دەبێتن دەسە ماڵێ دەسە ئەو دوکانانە کە دەیەوی شت بکریتن تەرکیز ناکاتە سەرەوە ئایا ئەو شەقامە قەڵەباڵغی دروست دەکات قەڵەباڵغی دروست ناکاتن دێت دەکاتن دەبێتە هۆکاری دروستبوونی ئەو جەنجاڵێکی ئێستا بە چایخۆتان دەبینی بینێرانەش ببینن بزانن چه جەنجاڵێک ئێستا هەیە لە شەقامی 6 مەتری لە هەمان کاتدا سوڕانەوەکان بە پێی پێویست نییە ئەمی شوفێری وامانێ مەقاس دەکات شوفێرمان هەیە عکس دێتن بەس فی سەبیلی ئەوەی 2 لتر بنزین کەمتر بخواتن ناسەوە سەرەوەتر بسوڕێتەوە یاخۆ پێز بکاتەوە بێتەوە ئەو شوێنی کامە بەست. ژمارە پیکا بە تۆمارکە ئەسەوە تەکسیە ئەگەر تەمەشای بکە بەوردی لە شوێن ڕاگرتیە پیادە لە ناو دەرکی گەڕاست کە پیادە دێتن داوای دەکات کە بیگەێتە شوێنی مەبەست بەڵام ئەو زۆر لای ئاساییە ناوەڕاستی شەقام بیت یاخود دەستت سەر بیتن ئەمە پێ دەنێن سایدی خێرا بۆشی زۆر پێی ئاساییە ینی حسابی ئەو ناکاتن ئەوە دەستە چەپە لەو کاتەدا ئەگەر بێت و سەرین شێک بێتە خوارە یاخو سەرین شێک سواری ئۆتۆمبیلەکە بیتن حسابی ئەو ناکاتن ئۆتۆمبیلی دواوە چی بەسەر دێتن بزۆ لە تاگە ناخەرامە دەکرێت ژمارەکەی تۆمارکە. ئەوە شوێنی وەستانی تەکسیە ئۆتۆمبیل سۆی ڕاوەستە ژمارەکەی بۆ تۆمارکە خۆساڵی ئەوەتە ئۆتۆمبیلە. باشی بەڕێزم ماندوو نەبی باش گیانە هەدی شوفێری ئۆتۆمبیلە براجان شوفێری ئۆتۆمبیل نابیتن بۆ شێوەی دووسای ڕاوەستی ینی ئەگەر شێوەکەیش تۆزە گونجاو بواە هەر چاک دەبوو هەم بەلاری هەم بە دووسایە یان دوو شێوازی ڕاگررتنی ناشارستانی زۆر قەداقراوە. بەڕاست بێ زەحمەت دەکرێت دەستا ڕاست ڕاگیری فەرموو هاوکاری بکەن ئەو شوێن لێ ڕاگر بە قەناعەتی خۆت شوێنەکەت گونجاوە یاخود نەگونجاوە نەگونجاوە بەس گەرازەکە گوتی لێ ڕاگرە بەڕێز ئەتو ناکرێت و بەسی لە بێژێ گەڕازکەی گەڕاز جاری وهلو هەزار ناری خۆی بەڕێز بێ زەحمەت جاری وهلو هەزار ناری خۆی زۆر ئاساییە ئەگەر توش ڕووداوی هاوچۆشت بکاتن چکە خۆ زەرەر ناکات ببینی شەقام قەڵەباڵەقە بەڵام ئەگەر ئەتو هاتی ڕاگرت دووسانی ڕاگرت چەند ساری بەرە حرەکە دەکات چەند ساری بێ جوڵە دەکاتن. ئۆتۆمبیلی لە شوێنی قەداغکرا وەستا بێت و سەرپێچی کردبێت سزا دەدرێت بە بڕێکی دیاریکراوی مادی و دواتر ئۆتۆمبیلەکە دەست بەسەر دەکرێت و دەبرێت بۆ بەڕێوەبەرایەتی پۆلیسی هاتوچۆی هەولێر. ئەوەی ئێستا گرفتە لە سەر شفێرەکان و لەسەر ئەو کارمەند و ئەو ئەفسەرانی کە لە شەقامدانا بە شێوەیەکی گشتی دەبینین شفێران هەنا پابەند نینە بە ئەو ڕێسایانەی یاخود ئەو هێڵانەی کە خود ئەو لەوحانێک کە لە شەقامدا هەیە سەرپێچیان جامدان دەسە سەب ڕدەگرن یاخود دووسای ڕدەگرن یاخود بە شێولاری ڕدەگرن یاخود دەچنە پارکینجێک دەکەن کە ئەو پارکینجا بە شێوەیەکی ستاندەر دروست نەکرایە
کە ڕادەگرن لە ژوورێ خاوەن گەڕازەکە دێ ئۆتۆمبیلەکە دێ لەسەر شۆسە ڕادەگریتن ئێمە هەڵدەستین چ دەکەین ئەو ئۆتۆمبیلانە غەرامە دەکەین. ناو بازار چەندی شوێنمان هەیە تایبەتە بە ڕاگرتنی تەکسی ئەوە مافی هاوڵاتیە مافی تەکسیە بێتن لێرە ئیش بکاتن کە بژێوی ژیانی خۆی لەسەر ئەو شەقامەیە بژێوی ژیانی لەو شوێنەیە ئەمە کەلومان دیاریکردیە پێویستە بێ کابلێ ڕابێتن بەڵام ئەگەر ئەوەی دەبینی هەم هاوڵاتی و هەم دوکاندارەکان کە دەبینی لە بە شێوەیەکی گشتی ئۆتۆمبیلەکان وەکو پارکینگێکی سەرەکی بەکاردێنین و لە بەنی و تاکوێوەرە ئەمە ڕۆژانە دێن لێرە ئیجراعاتیان لەگە دەکەین و غەرامەشیان دەکەین. باشی بەڕێزم ماندوو نەبی باش تاوەکەم ئەو ساری بەڕێستانە بۆ سلێوکە کاکە بەتازاتێ باش براجان ماندوو خۆشەویستی کاکەجان هەر کەسە بلە هەر چون توێژە بتن ئێرە شەقامان ناکرێتن وەکو پارچی لە بەکاربینی لە خود ڕاوەستی هەڵی گەورەمان هەیە هەڵی گەورەترمان هەیە زۆر زاقا بە تایبەتی کە لە ناو بازار دەبینێت زۆربەی گەڕازەکەمان دەسەد سەپە دەسەد سەب یەکێکە لە هۆکارە سەرێکیەکان کە ئۆتۆمبیل دەستن داخل دەبیتن یەکەشکرێت دەرێت وە لە هەمان کاتدا وەک ئەوەی کە لە چاوی کامری خۆتان پیشانتاندا و ڕیکۆرتان کردیتان ئۆتۆمبیل هەیە ساحب گەڕاز پێ دەی بڕۆ لێ ڕاگرێت زۆر ئاساییە دەستە ڕاست ئاساییە بەڵام دەسەد سەب مەمنوعە لێرەدا تووشی گرفتی گەورە دەبینی وەکو ڕووداوی هاتچۆ وەکو ئەوەی کە سەرنشینەکە سەر دەکەوێتە سەر ئۆتۆمبیلەکە بۆ لێرە ئامۆژگاریمە بۆ ئەو شوفێرانەوەیە دائیمەن بە بەردەوامی تەمەشای ئەو هێڵانە بکەن یا تەمەشای ئەو لەوحانە بکەن کە لە شەقامدامان هێماییمان هەیە کە شوێنی پەڕینەوەی پیادەیە کە شوێنی قەدەغە کراوە کە شوێنمان هەیە تایبەتە بە تەکسییان پێویست ناکە ئۆتۆمبیلی خوستی لێ ڕابوەستن سزایەکەی کەمە یعنی زاری وا هەیە ئەمە سزای کابراماندایە وتمانێ 30,000 دینارە زۆر بە ئاسانی زۆر بە ڕاشکاوانە هاتیە پێ دەکەنیتن زەردەخانە دەکاتن لەرێ ئاساییە 30,000 حەزەکەی 30,000 کەش بنووسە بۆی ئەگەر بێت و ئەو ڕۆژێ بەرزتر ببیتەوە ئەو خەڵکە زیاتر پابەند دەبیت و زیاتر ڕێز لە یاسای هاوچۆ دەیریت و بە ئاسوودێ دەتوانین لە ماڵبێتی دەری و بگەڕێتن ناو ماڵ منداڵی خۆت. گلەیم زۆرە هیوادارم غەرامە بکرێن بە خۆما دوکاندار لێرە زۆر جارە ئاڵەت دەبیتن لە پێش دوکانێ سیارە دێ ڕادەگەیتن هەم خەرکە ناتان لەسەر و شۆستەی پەڕیتەوە ڕێەکەی دەگرین لەو خەرکەی هەمیش نازانام یعنی زۆر جار مشکلەی لەوەمەش دروست دەکەن. سەبارەت بە پابەندکردنی خاوەن پرۆژە و باڵەخانەکانی وەبرهێنان بەکردنەوەی گەراج و شوێنی وەستان لە ترافیک دەمانەوێت هەوڵەکانی سەرۆکی دەستی وەبرهێنان لە حکومەتی هەرێمی کوردستان بزانین بۆ هەوڵ و هەمانجی لەگەڵ فەرمانگەکانی تر بۆ چارەسەریەوە گرفتە. یەکێک لە حەلەکان ئەوەی کە ئێمە لە ئەستیسمار پەیڕەوی دەکەین مەرجێکی سەرەکی بۆ هەر بیناکە ئەستیسمار ئیجازەی دەدا دەبێت شوێنی پارکینگی دیار بێ بە تایبەتی پرۆژە سەکەنیەکان ئەوانەی کە نوێنە کە عیمارات و شوقەی سەکەنینە ئەوان دەبی پارکینگە لە بنەوە هەبی بۆ ئەو خەڵکەی کە لە ناو شوقەکاندا دەنیشیتن و لە زۆربەی ئەو عیمارانەی کە لە هەولێرش دروست کراوەیان لە شارەکان دروست کراوە و باڵەخانە حسابی ئەوە کراوە لەمە دو ئەکیت مەرجێکی سەرەکی دەبێ کە دەبێت شوێنی پارکینگ ڕەچاو بکرێتن بەڵام ئێمە مشکلێکی ترمان هەیە مشکلەی زۆری سیارەمان هەیە لە ناو شارەکان ئەمەش بە گواستنەوەی گشتی چارەسەر دەکرێتن پێویستە ئێمە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان پرۆژەیەکی وەبەرهێنان عەرزی خەڵک بکەین بۆ ئەوەی پاسە بە هەر طریقایەکی تر بێتن ئێمە لە ناو شارەکان دروستیکەین بۆ ژمارە ئەو سارانەی کە ڕۆژانە هاتوچووی ناو شارەکان دەکەن کەمتر بکرێتەوە چونکە ئەگەر وەسیلەیەکی گشتی هەبێ بۆ هاتوچووی خەڵک هەموو سارەخ نایتەنە دەرێ و لە بازار و ئەوانە کولفەی زۆرە ئیدی دەمێنێتەوە بۆ ئەو شوێنە کەونانەی کە پێشتر حسابی پارکینگیا بوو نەکراوە دەبێ مەساحات هەبێ بۆ ئەوەی خەڵک گەراجات هەبێ لە ناو شارەکان بە تایبەتی لە هەر حاڵەتێکی داواکاری هەبی لەسەر ئەوەی کە پارکینگی گەورە دروست بکرێتن لە هەر شوێنێک
بە تایبەتی لە شارە گەورەکان ئێمە موافقەی دەدەین و گرنگیشە بکرێتن و باسیشم کرد بۆ هەموو ئەو پرۆژانەی کە لەو دوو مانگەی کە من لێرەمە لە هەڵسەنگاندنی ئەندازیارانی خۆمان دەبینیم کە دەخینمەوە زۆر جێ خۆشحاڵیە کە دەنووسرێتن وەکو ملاحەزایەکی ڕئیسی ئەو شوێنە حسابی پارکینگی کردووە نەیکردووە ئەگەر نەیکردبێ دەکرێتە مەرجێک لەسەری ڕەزامەندی نادرێت تاکو پارکینگی بۆ دروست نەکرێتن ئەمە شتێکی زۆر زۆر ئەساسیە کە لە ماو دۆش پەیڕەو دەکرێتن لە پرۆژەکان یا بەرهێنان. باشی بەڕێزم تاکە خێرا بە حەرەکەتە فەرمو. زۆرجە لەلایەن کەسانێک شۆستە و شەقامەکان بەکرێ دەدرێت و بازرگانی پێوە دەکرێت کە خۆی لە ڕاستیدا ئەو شۆستە و شوێنانە شوێنی گشتین یان مڵکی گشتین و نابێت قۆرخ بکرێت و بۆ بەرژەوەندی تایبەت بەکار بهێنرێت. وەستە چیلۆ بکە لە سەرەوەی کە لە شوێنی قەتاقرا پارچنجی کردێ بە شێوی دو سایت و لە هەمان کاتدا بزانە ئۆتۆمبیلە حەزێکرا یاخودنا لە دەوری دووکەلەشی زۆر دەکاتن دەتە هۆی پیسبوونی ژینگە و زەروزیان وەڵ هاوڵاتیانێک کە بەلایدا تێپار دەبن. ئەوانە ئاگادار کە حرەکە بکەن. ئەوەندی ئۆتۆمبیلانەی دەستە بۆستاون. ئەوەی دەبینی ئێستا ئۆتۆمبیلە لە شەقامی سەرەکی ڕاوەستاوە دەسە چەپ. لە چ دنیایەک بووە لە خەسەریع ئۆتۆمبیلە چەپ ڕابوەستی. خوا نەخواستە ئێستا کرد هاتوو ئۆتۆمبیلێک بێلایت بیتن یاخود هاتوو بە شێوەیە کە ئۆتۆمبیلی خوڕی کە مافی خۆتی لە شەقامی سەرەکیدا بڕواتن. بەڵام ئۆتۆمبیلە هاتیە مافی خەڵکیش پێشکردی مافی هاوچۆی پێشل کردیە بۆیە ئێمە داواکارین لەو شوفێرەندا پابەندی یاساکانی هاتچۆ بن و ڕێز یاسای هاتچۆ بگرن ئێمە لە خزمەتی ئەواندا لە بەرژەوەندی ئەوانداین. قایمقامێتی قەزای ناوەندی هەولێر دەبینین دەمانەوێت بزانین ئەوان چیان کردووە بۆ گرفتە لە کاتێکدا و دیاردەیە ڕۆی لە زیاد بوونە. مەگە سەیری ناوشاری هەولێر بکەین بە بەراورد لەگەڵ ژمارەی ئۆتۆمبیلەکان و ئەو میوانانەی ڕۆژانە سەردانی هەولێر دەکەن ژمارەی پارکەکان زۆر کەمە. پێویستە وەزارەتی شارەوانی و سەرۆکایەتی شارەوانی پلانێکیان هەبی بەرنامەیەکیان هەبی بۆ داهاتوو کەواوە بکەن ژمارەی پارک زیاد بکرێتن. ئەو پارکانەی هەشن ئەگەر بێ بە پێستاندار پارگنی هەمووی گۆڕەپانێکە باڵەخانەیەکە ڕووخاندیتیان و گۆڕەپانێکی بەزستانان قوڕە و بەهاوینان تۆزە ئۆتۆمبیلی لێدەوەستی و وەکو پارکێک بەکاری دێنن. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئەو پلانە لە ڕابردوو نەبووەکەوە پارکی بە پێی مواسەفات یاخود بە پێی ئەو مەرجانەی کە لە وڵاتانی شەیە ئەو جۆرە پارکان هەبیتن. پێویستە لەمە دووە هەر باڵەخانەیەک دروست دەکرێت کە داوای مۆڵەت دەکە لەسەری بکرێتە مەرجکەوە پارکی هەبیتن اینجا چ لە ژێر زەویەوە چ لەسەرەوە ئەوە پێویستە شارەوانی سزای ئەو ڕێستۆرانتە بداتن ڕێگای پێ نەداتن کەەوە زەوی شارەوانی بەکار بێنیتن لە زۆر جێگا هەیە هەڵمەتیشمان کردووە و ئیزراعاتیش وەرگیراوە لە چەند شوێنێکەوە ئەو ڕێستۆرانتانە ئەو کافتریانەی کە هەبووینە پێش ڕێستۆرانتەکەی خۆی بەکرێ دەدە و بە پارە بەڵام پێشتر لۆگۆی تایبەت بە خۆشیان دروست کردبوو. ترافیک دەچێتە سەرۆکایەتی شارەوانی هەولێر بۆی بپرسینەوە دیاردەیە بە زێدە ڕۆی دادەنرێت و بۆچی نەتوانراوە چارەسەرێکی پێویستی بۆ بدۆزرێتەوە. بەڕاستی و ئاماژەمان پێدا کەمە کێشەی بۆ هاتوچۆ دروست دەکە ئاستەنگە هەتا بۆ خاوێنکردنەوە یان ڕێگەگرتن لە هاوڵاتیان کە پێویستە بە پیادە سەر شۆستەکان کراوە بی و هاتوچۆی دەدا ئاسان بێت بەڵام لە زۆر شوێن سەرپێچی کراوە سەرپێچی دەکرێت زۆر جاریش ئێمە ئیزراتمان کردووە بە هەمانجی لەگەڵ قایمقامێت بەڵام لەوانێ بەو شێوە نەبیت وەکو پێویست چونکە تەنها بەلایەنێک یان بە فەرمانگەیەک ناکرێت پێویستە لەلایەن
بە هەماهەنگیەوە لەلایەن پارێزگاری هەولێر و لایەنە پەیوەندەرەکان کە لێژنەیەکی باڵای لە هەموو فەرمانگەکانە لە شارەوانیە لە بەڕێبەتی هاتوچۆیە لە قایمقامیەتە بە سەرپەرشتی بەڕێز جەنای پارێزگار دەبێت دووبارە دیراست بکرێتەوە و بڕیارێک بدرێت. بەرنامەی ترافیک ئامانجی دروستکردنی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەتە لە ڕووی هاتوچۆ و نێشتنی دیاردە مەترسیدارەکان کە دەبنا هۆکاری ڕووداوی هاتوچۆ، هاوکات ڕێخستنی شار و هۆشیارکردنەوەی خەڵکو و باگاهێنانی حکومت لە هەندێک کەم و کوڕی و گرفت و ئامانجی سەرەکیەتی کە بوونەتە بربەست لە بەردەم هاتوچۆ. بۆیە پێویستەوە هۆشیاریە لە تاکەوە دەست پێ بکات تا بتوانین بە یەک دەست هەمووان بەشدار بین لە بنیانانی کۆمەڵگەیەکی تەندروست و سەلامەت.